بینەرانی عزیز و خۆشەویست لە خدمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و هەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتی لەم بەشە لە بەرنامە عەبدوڵڵا دارابیمان لەگەڵا وتوێژەکەین سەبارەت بە بۆهرانی اقتصادی ڕژیمی جمهوری ئیسلامی. پێشەوەی پرسیارەکانم ئاراسە بکەم عەبدوڵڵا دارابی گەدەنجی منە بیسی بەخێر بێ بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆ بۆ هەموو گوێگەران و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس. عەبدوڵڵا دارابی هەروەکو بۆ خۆت ئاگاداری جمهوری ئیسلامی هەر لە سەرەتای بە قودرەت گەیشتنی دارە دووچاری بۆهرانی سیاسی بووە و تا ئێستاش ئیدامەی هەیە. لە پەنایەم بۆهرانە سیاسیەیە دووچاری بۆهرانێکی وەسیعی اقتصادیش بووە کە جمهوری ئیسلامی کلافە کردووە. پرسیارەکەی منەمەیە ئایا جمهوری ئیسلامی سەرمایەداری ئێران دەتوانێت بە نەزەری ئێوە توانی هەیە لەوەی کە لەم شرایط و ئەوزاع و حواڵی بنبەستی سیاسی و اقتصادی بەتایبەت اقتصادی کە فشارەکەی ڕاستەخۆ لەسەر کۆمەلگایە دەتوانێت نەجاتی بێ؟ ئەگەر ئەرێ بۆ، ئەگەر نا بۆ؟ 44 ساڵی ڕابردوو نیشانی داوە کە جوابەکەی نەیە، یانە ناتوانێن بۆحرانەوە قەیرانە حەلکات و ئەبووری لێ بکە و بتوانێت بە بەقای خۆی ئیدامە بە. دەیلەکەشی ئەوەیە ئەم ڕژیمان وەک لەوە ڕۆیشارەت پێ کرد ڕژیمێکە بۆ مەئموریەتێکی سیاسی پێشپێردرا، ئەو نەهاتۆ بۆ بەختەوەری و خۆشی و ژیانی خەڵک. ئەنە مەسائلی اقتصادی کە بکاتە شادی و بەختەوەری خەڵک و تێر و تەسەلی و ماڵ و ژیان و ئەوەی کە ناوی ژیانە بیبێت مەسەلەی اقتصادیە، بناغەکەی مەسەلەی اقتصادیە. بۆ یەک مەسەڵ سیاست بە نەزەر من لە هەر ڕژیمێکە مەبەستم نظامی سەرمایەداریە ڕووبەنای ئەو اقتصادەست کە ئەوان بەسەریۆ حکوومەت و حکومەتڕانیەکەن. دەر نەتیجە کارێک کە جمهوری ئیسلامی پێشپێردرا و مەئموریەتێک کە پێیاندا و هێنایان لەسەر تەحمیلیان کرد بە خەڵکی ئێران و دایان سەپان بم لە خەڵکی ئێرانە ئەمریکا و دووەلی و غەرب و ناسیۆنالیستە ئێرانیەکان بۆ ئەوە نەبوو کە بێت خۆشی و شادی و بەختەوەری بۆ خەڵک بێنێ و تێر و تەسەلیان کە و بەرق و ئاو و کارەبا و نان و هات و شوو و ماڵ و خان و هەموو شتێکی خۆشیان تەقدیم کە بۆ نهاتەوە، ئەوە بۆ نەس پێدراوە. دەرنەتیجە بەم بۆنەوە ئەو بەرنامەیەکی اقتصادی کە بتوانێت جوابی ئەو نیازانە باتۆ بەلاخەرە نەیبوو و نایشتوانێت بیبێت. دەیلەکەی چییە؟ مەسەلەی اقتصاد وەک سیاست نییە، مەسەلەی اقتصاد دوو تەرەفەیە. تۆ ئێستا وەکو وڵاتێکی نظامی سەرمایەداری بێتە سەر حکم گەرەک بێ سوباتی سیاسی و اقتصادی و اجتماعی لە کۆمەلگا بێت، ئەبێ مەسەلەی اقتصادەکە و لە پێش هەمویان بێت. اقتصادێکدا مەزرنی کە مبتەنی بێت لەسەر سیاست و بەرژەوەندی برژوازی کولی جەهان. وەمە شتێکی دەرخۆت نییە تۆ بێ بۆ خۆشتێ لەنا بە تەنیا بۆ خۆ حەساری بەدە خۆتا بچنی تو ناوی بنێ ئێران و بژونی اقتصادێک بەلاخەرە بێتکا بە خۆم ئەیکەم. هەروەکو لەوەڕۆ برە فەرمایشیان فەرمووت یانی ئێمە اقتصادی ئیسلامی پێک دێنین. ئەو بوو کە نەتەنیا اقتصادی ئیسلامی وجودی نەبووە و نییە و ناش بێت، بەڵکو واقعا نەیانتوانی نەزمی ئەمڕۆی نظامی سەرمایەداریش بەڕێوەبرن و بتوان واردی ئەم فەزا بن کە بەسەر کولی جیهانە حاکمانێن. نەزمی ئەمڕۆی جیهان نەزمی برژوازیە، نەزمی سەرمایەداریە و سەرمایەداری خۆی حاکم کردەوە بە خەڵکە و خۆی هەمەکارێم دنیاە. ڕژیمی جمهوری ئیسلامی ئەگەر ئەمەی کردایە دوو تەرەفە بۆشە دڵیەوانی ڕازی کردە، دڵیەوان چۆن ڕازیەکە بۆ کە ئێران بکا بە مەیدانێکە سوود و سووداوەری نەتەنیا بۆ برژوازی بۆ سەرمایەداری لە ئێرانە بێ، بەڵکو بۆ سەرمایەداری لە سەرحی دنیا بێت. ئەم نەیەتوانێت ئەم کارە بکات. بۆ ئەمەش سوباتێکی گەرەکە، ئەمنیەتێکی گەرەکە، ئەمنیەتی گەرەکە کە سەرمایەداری بتوانێت تایە یاری کات و بتوانێت دادوستەی خۆی بەرقەرارکە و چۆن سەرمایەدارێکی داخل لە ئێران ئەتوانێت ئەمنیەتی بێ و بلاخەرە بۆ حەساری سەرمایەکەی دقیقاً بۆ ئەمریکا سەرمایەدارێکی ئەمریکایی و ئوروپایی و ئەم وڵات و وڵاتی تێشت بیبێ. ئەمە
ئەمە ناتوانێت جمهوری ئیسلامی نێتوانانی ئەم شتەی بۆ ناشتوانانی ئەم شتەی بێت چونە بە دەرەجەیەک لە بە قەوڵ خۆیان دموکراسی بە دەرەجێ لە عقب نشینی لە مەسەلەی مەذهب لەم کوشت و بڕە بە دەرەجێشی عقب نشینی کردبایە و بالاخره ئەم کاری نەکرد ئەگەر لە بیرت بێ ویا ئەو هەو نەسڵانەی ئێمە لە بیریان بێت لە ئەوڵۆ بالاخره تەلاش هەوڵ و تەقالایەکیاندا یەکی لە ڕێژمورەکان هەوڵ و تەقالایەکیدا کە ئەم حرەکەتێکە کە بۆنی ئەمەی لێبێت بۆچی بۆ بتوان نظامی بەناو نظامی جمهوری ئیسلامی لە دڵ و دەرونی نظامی سەرمایەداریە حفزکەن ڕەفسەنجانی ئەم کارەی کرد ڕەفسەنجانی گەرێکی بۆم کارە بکات بەڵام ئەم کارێ بۆ نەکرا دەیلەکە چۆگەم کاری کدا ئەوە شەڕی بۆ کدایە ئەوە ئێرانی کدایە بە گۆمی خوێن بۆ ئەوە کە بتوانێت عبور کا لەشتەوە پاشەکشەکە بە جمهوری ئیسلامی بەوانەی کە نانەوێت لە چوارچێوەی اقتصادی تجاری و لەو دڵۆ ڕاوچەنە کە بوویان و بنەخەرە برژوازی لەناو خوددا خەریکی لەناو خودی ئێرانە خەریکی تجارەت بوو خەریکی دادوستەت بوو خەریکی مەعاملە بوو خەریکی بزنس بوو خەریکی حقەبازی بوو ئستثمار بوو و هەموو شتێکی خۆشە دەستخۆی پاشەکشێ بەمانە ئەمکان پەزیر نەبوو مەگەر بەسەر لاشەکانە بڕە دەرنەتیجە نەبوو بە هیچ ئەو شتێش وەکو شت نەبوو بەشتو حتا عاقبەتەکەشی کە دیمان چۆن ئستەخمەرگیان کرد و کوشتیان مەبەستم هەیە جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی بۆ کارێکی سیاسی بۆ تەلاشێکی سیاسی هەناردیان ئەویش ئەوە بوو کە ئەوانەیە کە ئینقلابی 57یان ڕێخست ئەوانەیە کە ئینقلابی بوون کۆمۆنیست بوون کارگەر بوون ژنانی ئازادی خواز بوون معلمی ئازادی خواز بوو ئەوانە سەرکوتکا و نێڵێ دوای جمهوری دوای ڕژیمی شا هەنگایە بچنە پێشترەوە بالاخره نەزم بە زەرەری کولی برژوازی لە تەتحی جیهانە بەرنە پێش ئەو ماموریەتیانە پێ ئەو ماموریەتی ئەنجامدا هەق ئەو ماموریەتی ئەنجامدا ئێرانی کرد بە گۆمی خوێن دەستی کرد بە قەتڵی عام دەستی کرد بە کۆمۆنیست کوشتن بە کرێکار کوشتن بە سەنگساری ژنان ئەوەی کە لە دەستی هاو کۆمەڵکوژێکی یەکجار زۆری کرد قەحت و قڕی و ماڵوێرانیەکی یەکجار زۆری کرد خەڵکێکی زۆری وشتی کرد لەوا درێغی نەکرد ئەم سیاسەتەی بردە سەرەوە بە نەزەر من جمهوری ئیسلامی ماوە ئەم سیاسەتە و بەقا ئیتر مەسئلەی اقتصاد بێ اقتصاد مەسئلەی خۆشی بەشارەت بێ هیچ بۆ ئەوە کە بەقای خۆی ئیدامە بات کۆشتنی بە عنوان ئەوەڵین سیاست لە سیاست مەداری خۆیان سەر سەحنە و هەر لە ئەوەڵین ڕۆژەکەیەوە تا بە ئەمڕۆ ئێمە لێرە قسەیەکەن ئەم دوو سیاسەتە لە پەنایەکە یەک حملە بۆ کەسانە کە ژن برسیمانە حملە بۆ کەسانە کە ژن ئازادی مانگەرەکە حملە بۆ کەسانە کە خۆشی و بەشارەتیان گەرەکە ماڵیان گەرەکە ژیانیان گەرەکە بەختەوەریان گەرەکە ئەمەی لە ڕۆژە دەست پێ کردووە جوابەکەیشی چی بوو جوابەکە ئەوە نەبوو کە بەسەر چاو ئەوە ماڵ ئەوە ژیان ئەوە بەختەوەری ئەوە هەرزانی ئەوە ئیمکانات فەرموو من حاکم و تۆش بالاخره لە پەرتەوی کار و دەستڕەنجەکەت بالاخره بەشێکی کەمی ئەمەی نەکرد هەر کەسێ مخالفەتی کرد تحتی هەر عینوانێک مارکێکی پێوە چەتان بە لە هاتیەوە ئەمریکایەوە غەربیەوە فلانەوە فیسە بەڕام بە گولێ جوابی داوە قەتڵامگەلێکی جۆرا و جۆری ڕێخست هەموو ئەیسە لێرە باسی ئەوانە ناکەین بەڵام هەموو دنیا ئەزانێت نەک خەڵکی ئێران ئەفکاری عمومی دنیا جمهوری ئیسلامی بەباشی ئەناسێەوە تاریخەکەیشی بەباشی شارەزایەوە وەم تاریخە سەبت بووە لە دنیای ئەمڕۆوە و ئەژمێنێتەوە هەتایە وەکو تاریخێکی شەڕ نەکبات وەکو تاریخی کە تایشت بێنەزیر بوو بەرامبەر بە خەڵکەکەی خۆی بە کوش و کوشارێکە کردێتەوە ئەم سیاسەتە کە ئیدامەیەدا بۆ بەقایە بۆ ئەوە کە جمهوری ئیسلامی بە مەیلی خۆی تجارەتی خۆی بەداخەوە لەنێو خۆیاکە بە خۆی ئەڕوامە بێخەرە دولار و تمەن مەعاوزەیەەکە بەڵام جنسەکەی بە دولار ئەفرۆشێتەوە بە خەڵک دەستڕەنجی کرێکار بە حەساب نایەنێت حتا ئەگە لە شوێنێکیشە بە حەسابی بێنێت 6 مانگ و ساڵە دوایەوە پێدات بە فراوانی ئێران بێکاری زیاد کردووە حملە بە ژنان بێنەزیر بۆ لە تاریخی جیهانی سەرمایەداریە تا بە ئەمڕۆ حملەی شیمیایی بە منداڵان کە هەر نەبووە ئەمە سابقەی نەبووە خەڵک بیستویانە کە ئەمریکا حملەی شیمیایی کرد بە هیروشیما و بە ژاپۆن
بدو شاری ژاپن بڵا هەرگیز نەبیسراوە کە هیچ وڵات حکوومەتی هیچ وڵاتێک حملەی شیمیایی کە بەخەڵ وێمە گەرەکە بڵێم کە ئەو هەموو ئەعمالێکی ضد ئینسانی کە تا ئێستا تاریخ بەخۆی نەبینی و سەبتی نەکردەوە دژ بە خەڵکی ناڕازی دژ بە خەڵکی معتەرز دژ بە خەڵکی جمهوری ئیسلامیان ناوێت جمهوری ئیسلامی بەکاری بردووە بەکاری دێنێت ئەمە واقعەتێکە کە ئەم دوو سیاسەتەی هەر لە ئەوە ڕۆژە تا بە ئێمڕۆ هێناوە بەڵام ئەوە کە ناوی اقتصاد بێ و تووشی بۆحران بوو بێوانە واقعاً جمهوری ئیسلامی و ڕەهبەرەکەی کە خومێنی بوو هەر ساڵانی ئەوەڵ جوابەکەی داوە یا قسەی لەسەر کە دەژوتی وتی اقتصادی چی ناوی اقتصاد نەبە اقتصادمانە ئۆلاغە یعنی اقتصادی کرد بە بۆ خەڵک بۆ ئینسان بۆ ئینسانی کارکوم بە ڕەوان نەدی دەرنەتیجە وتی بێدەنگ بن ئەوە مانیفستی ئەو بوو تەنەچی ئەو مانیفستە هەر و کاتە شکستی خوارد شکستی خوا بە زەهری خەڵک بەڵام تاوان و ڕۆڕۆی سەرمایەداری لە داخلی ئێرانە تا بە ئیمڕۆ بە معنای تاراجکردن تاوانکردن معاملە و داد و ستەدی تجاریکردن لەگەڵ هەر کەسێکە خۆیان پێیان خۆش بووە بۆ بەخێوکردنی میلیتاریزمی چەندین وڵات لە خاوەنمیانە ئەمە جاری بووە و جاریە و ئیسێشە بۆ ئەبزارە خەریکە بۆ ئەوە ڕواکە کە واقعاً عمری زیاتر بکات چەند سەباحێکی تر عمر کات ناوەی کە اقتصاد لە بۆحران تێپەڕ بووە شتێ بەناوی اقتصاد وجودی نییە بەمانای واقعی کرد تۆ ئەمڕۆ تا بەیان بینی قیمەت ئەگۆڕێت ئەمڕۆ تا بەیان ئەبینی کە پوڵەکەی لە بەرابەر دلار و لە بەرابەر پوڵگەری مهمە سقوتەکە سقوتی بێنەزیرەکە دەرنەتیجە بە نەزە من نەتەنیا بۆی حەل نابێ بەڵکویسە لە بەرابەر خەڵکە قەراری بدەوە خەڵکێک بالاخره کەمەربەندی خۆیان بەستوو بۆ کە ئەم مەینێتەوە شەڕ بەسەر خۆیان دابێت زۆر سپاس بۆ تۆزیەکانت عەبدوڵڵا دەرابێر وەکو خۆت بە وردی ئیشارەت پێکرد جمهوری ئیسلامی هەر لە ڕۆژی سەرەتایی بە قودرەت گەیشتنی لە ساڵی 57 لەگەڵ بۆهرانی سیاسی ڕوبەڕووە تا ئێستاش لایەن حەل بوو نەتوانیوە حەلیکە و تەواوی ئەو شتانەی کە دۆژ ئیشارەت پێکرد قەتڵ و کوشتار و بڕین و زیندان و شکنجە و ئەسید و تا بە ئەلئان کە هەر ڕۆژە زیاتر ئێدامەی هەیە بۆ ئەوە بۆ بتوانێ بە ئیسڵا ئەم بۆهرانە سیاسی خۆی تەثبیتکە و تا بە ئەمڕۆ نەیتوانیوە پرسیارەکەی منە مەرە کە ئەم بۆهرانە لایەن حەلە سیاسیەی هەیە ئایا خودی بۆهرانی اقتصادیەکەشی بەهۆی مەولود و خالقی ئەو شرایەتە بۆهرانە سیاسیەتی کە دامەنگیری جمهوری ئیسلامی بووە ئەگەر مەسەلەن فەرزکەین جمهوری ئیسلامی بە لەحاظی سیاسی و بۆهرانەکەی حەلب کردایە بە ئیسلاح حکوومەتێکی متعارف وایە ئایا دووچاری ئەم بۆهرانە اقتصادی نەدەبوو لە کۆمەلگای ئێرانەکە یەک سوەمی سێ چوارمی جامعەی ئێران دووچاری فەقر و فەلاکەت و نەداری و هەژاری و برسێتی بوون مەقسەکەمە مەیەگە کورتی کەمەوە ئایا بۆهرانی اقتصادی زادەی ئەم بۆهرانە سیاسیەیە وتبەسەن لە بە زادە مانا ناکرێت سەکەوەیە کە ئەو بۆ بۆشتیوا نهاتووە بۆشتیوا دایان نەناوە بۆشتی وا حمایەتیان لێ نەکردو بۆ شتیوان باڵیان نەگردووە لە کەربەلا و نەجەب بیبن لە پاریس داینێن و بنەخەرە بیخەنەژێر تیشکی هەموو دەم و دەستگایەکی تەبلیغی پێشرەفتە لە دنیا بین تەحمیلەکەن بەخەڵک بۆ ئەمەیان گەرەک نەبوو گەرەکی هەموو جمهوری ئیسلامیە بێت ئەوە کەشا ڕژیمیشا نەیتوانی و پێی نەکرا و لە بەرابەریە چۆکی دادا جواب بەوە باتوانێت جواب بەو خەڵکە باتۆ کە چۆکی بە نزیکترین و سەرڕاستترین و وەفادارترین نظامی پاشایەتی بوو کە خودی ئەمریکا و دووەری غەرب حمایەتی لێ ئەو چۆکی بەوە دادا ئەوان وتیان بڕۆ و کەسەکەم کە ئەو کەسانەکەم کاریان کردو تۆ بە حمایەتی ئێمە و بە پشتیبانی ئێمە و بە پشتیبانی هەموو ناسیۆنالیزمە کانی ئەو سەردەمە کە لە جبهەی ملی و ئەساسە شریکای فدایی کەشتا انشقاقیان نەکرد و حەزبی تودا بە زۆری کۆبوونە تۆ بنەخەرە ئێوە ئۆکەی داپیان کە بڕەوە کارەکەن و ئەوان نەقیشیان نەکرد ئیسە ژێشتا بۆ سەرکوت هەر بۆ سەرکوت هێشتا بە شێوەگە زۆر حمایەتی لێ یەکەن چون ئەزانن کە ئەم ڕژیمە بێنەزیرە لەما بەڵام لەبارەی اقتصادی و مطلقاً بە دەردێر ناخۆ بۆچی اقتصادی بنەخی خاوەنی میانەی خستوەتە خەتەر
تروریزم بەم اقتصادە کە تەبقەی کارگر لە ئێرانە بۆی پێکات و بالاخره ئەو لە ژێرچین خۆی ڕایگردووە ئەو میلیتاریزمی تروریزمی کولی خاوەرمیانە بەمە تەتمیعەکە بەمە جواب ئەداتەوە خەرجی ئەمەیە کە بەجێ خەرجی خەڵکەکەی کە دەرنەتیجە بەنظەمی جمهوری ئیسلامی لە بەی پەردگا و سقوطدایە بە اقتصادیەوە بە سیاسەتیەوە بە فەرهەنگیەوە بە ئیدۆلۆژی و بە هەموو شتەکانیەوە ڕژیمی جمهوری ئیسلامی ڕژیمێک نییە کە واقعاً خەڵکی ئێران و ئەکسەریەتی قاتەی خەڵکی ئێران بتوان دڵیان پێی خۆش بۆ پیان وا بێت کە بالاخره ئەم ڕژیمە ئەتوانێت خۆی خاستکە ئەتوانێت خۆی ئێستاکە ئەتوانێت نا ئەمە نییە و ئەمە گەشتە مەرحەلەیەکیش خودی برژوازیش قەتە ئومیدیان نەکردو منتها برژوازی جیهانی ئەڵێم برژوازی جیهانی بەڵام ئالتەرناتیوێک تر بکوش ئالتەرناتیوێک تر کە بتوانێت جوابی خەڵکی ئازادی خواز و تێگەیشتووی ئەمڕۆی ئێران باتەوە بە کرێکار و بە ژن و بە جوان و بەمانەوە بداتەوە ئەمە مشکلی غەرب و دووەری غەربیێران لەباری اقتصادیشۆ بالاخره منافع و بەرژەوەندی ئەوانی لانی کەم ئەگەر نەڵێم لە دنیا لانی کەم لە خاوەرمیانە نەخستۆتە خەتەر بۆیە هێشتا دەستی لە حەمایەتم ناکەن حربەی کوشتن و بڕینی و تەقابلی لەگەل خەڵکی ئێرانە هێشتا هەجێی دڵخۆشیە تا بتوانێت ئالتەرناتیڤ بعدی بۆ سازکە لە زاویە و لەنگای خۆیەوە بەنظەم خەڵک قسەیانەوەیە کە جمهوری ئیسلامیمان ناوێت بە هەموو شتەکانیەوە. زۆر سپاس بۆ تەوزیعەکانتان وڵات دارابی بە لەحاظی سیاسی و اقتصادی و ئەم بۆحرانە کە دامەنگیری حکوومەتی جمهوری ئیسلامی بووە و بە تەجروبەش خەڵکی ئێران ئەگەر دەردەورانێکە ئەگەر دەرسەدێک تەوەهمیان بوو بە دوای ئیسلاح تەڵە بەکەوتن پیان وا بوو ڕژیمی جمهوری ئیسلامی توانێت بە لەحاظی سیاسی و اقتصادی و ڕفۆرمایە بکە بەڵام بە تەجروبە دوای 43 ساڵ بەوە گەیشتون ئەو خەڵکش کە جمهوری ئیسلامی هەنگاوێ لە جهەتی مەنافع و خازانجیێوانە هەنگاوی هەڵنەگرتووە بە لەحاظی اقتصادی و بە لەحاظی سیاسیشۆ ڕۆژ بە ڕۆژە و کۆمەلگای بەرەو هەڵدێر و تاریکی و نائەمنی و ئەمانە بردووە و هەروەکو دەشدانین بەتایبەت لەم یەکدەهەی ئەخیرە بە لەحاظی سیاسی و اقتصادی و خەڵکی دی هیچ تەوهمێکیان بە جمهوری ئیسلامی نەماوە و 3/4 ئەو کۆمەلگا کە 60-70% بێ لە فەقر و نەداری و هەژاریا بەسەرە بن بۆ نەجات لەم وەزیەتە لەم مەرگە تەدریجیە کە ناوی نراوە زیندەگی و ژیان لە کۆمەلگای ئێرانە و بۆ ئەوەی خەڵک نەجاتیان بێ ڕەهابن تا بتوانن زیندگی شایستەی ئینسانی ئەوڕۆ بەدەستبێنن دەبێت چی بکەن و ئەم نەجاتە لە کام کاناڵۆ دەگوزارێ و چۆن ممکنە؟ بەنظر من هێشتا معادلات بۆ شێوە کە خەڵک کەیەنە سەحنەی سیاست بەگشتی مەبەستمە نە بە سوورەتی ئینفرادی وەیە حتا برێک کۆڕ و کۆمەڵی بچووک هێشتا نەگەشتەوە بە مەرحەلە کە یەکسەر بن با بە مەرگ بۆ جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامیمان ناوێت وەلە تەواوی حرەکات و تەلاشی کرێکار لە ڕاسەوە لە ڕاستی ئەم بزوتنەوە بزوتنەوەی نەبوونی خوازی جمهوری ئیسلامی کە لە ڕاستیەوە قاریگردۆ بە ئیزافەی ژنان بە ئیزافەی وەکو خۆت 70% لە کۆمەلگای ئێران لە تووری 44 ساڵی ئەخیرا بە خاتر کردەوەی ناسازگار و غەریبە و ماڵوێرانکەری خودی جمهوری ئیسلامی لە بەرابەر خەڵکی گاندۆ بۆ قەناعەتە کە ئەم ڕژیمە کە ئێمە لە ئەوڕۆ بەشێکمان متەوەهمون پێمان وابوو ئەگەر ئەو ڕژیم بڕوام ڕژیم باشترە بێنەوە بە نێزەر پاشەکشیان کردووە لەو بۆ چوونەوە هاتوون لە تەقابلی ڕاستەوخۆ و بەربەرەکانی جدی لەگە جمهوری ئیسلامی بۆ نەمانی هاتوونتە مەیدان بۆیە بە نەزەر من هەر کردەوەیەکی ئەمڕۆی تەبەقەی کارگەر لە ئێرانە ژنان لە ئێرانە گەنجەکان لە ئێرانە دانیش ئاموزان نەونەهالان نەوجەوانانە کەیسە لە ئێران حتا لە 10 ساڵ و 12 ساڵ لە هەموو تەزاوراتەکانە بەشداریەکە زۆر بەیان بە نێزەر قسەکانەوەیە کە ئێمە ڕژیمەمان ناوێت ئەم ڕژەمان لە هیچ عەرسەیەکی سیاسی اقتصادی اجتماعی و فەرهەنگیە ناتوانێت جوابی خواست و نیازەکانی خەڵکی ئێران بداتەوە ناتوانێت بەجێگەیەوە کە تەحسیلی ڕایەگان ڕێبخا بەجێگەیەوە کە واقعاً خۆشی و بەشارەت
بۆ منداڵ و بۆ گەنجان بێنێت حەمیش نییان پێەکە ئەخلەکوی دنیا ئەمە بوانێ نائەمنی ئیجادەکە بۆچی بۆ ئەوەکە لە حتا لە خۆندنیان کە نائەمنی ئیجادەکە بۆ بیان ترسێنێ بیان تۆقێنێ نائەمنی ئیجادەکە بۆ ئەوەکە واقعاً باشەکشیان پێ بکەن لەوەی کاتونتە ساحنەی سیاست بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی و سەرانی جمهوری ئیسلامی بە وفور لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بەتایبەت خۆ ژار بکرد لە 10 ساڵی ڕابردووە بە عناوینی مختلف ئیقراریان کردو بۆەوەکە ڕژیمی جمهوری ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ لە تەوەهم پەراکەنی ڕۆژ بە ڕۆژ لە خەڵخەڵەتانن زۆر لە تۆقانن لە کوشتن لە بڕین بەوە گەیشتووە کە کەواقعەن دەرەقەتیم خەڵکردنایە و ناتوانێت خواست و ویستی ئەم خەڵکە بەجێ بێنێ دەرنەچی خەڵک ئەمایان بە عەمەڵ بەنظرم کەسب کردووە بە چه عەمەڵێ حەت بەکردەوەی خودی جمهوری ئیسلامی ئەلئان ئەگەر ئەم ڕژیمە بڕ خڕژ کەوێتە دەست خودی خەڵک بەشێک لە شارەکان گۆڕستانێکە کە هێشتا کەسوکاری خودی کوژراوەکان نازانن ناڵەکەن لەکوێ بەشێک لە مەحەلاتی برە لە شارەکانی کردو بە گۆڕستانێک کە باسیشی ناکە گۆڕستانەوە نییە کە ئیسە وجودی هەیە ئێرانی تقریبا هیچ شارێکی گەورە بچوو لە ئێرانە نییە کە زیندانیتیانە بێ یەک دانە دوو دانە دەدانە تارانی بە ئەندازەی شارێکی گەورە فقط چەندین زیندانیتیایە یعنی مەبەستمەوە تەنیا و گۆڕەکە نییە کە خەڵکی تێخستووە بەڵکو ئێرانی کردو بە زیندان ئێرانی کردو بە خستوەتە ناو قەفەسێک بۆ ئەوە کە بیتۆقێنێ و دەستی لێرگرن و ئەم بە شێوەی خۆی هەم ڕاوڕوودکە هەم بتوانێت تەرۆریزم پەروەردەکان لە خاوەرمیانە لە هەر شوێنێکە کە بۆ یەکرێ بۆ لەسەر پێی خۆیان بنێ تاقە ڕێگە ئەوەیە خەڵک بۆ قەناعەتە گەیشتووە بە حرەکەتی خۆیان بە ئەعماڵی خۆیان بەکردەوەخان بۆ نەتیجە گەیشتووە ڕژیمەش بڕوخێنن تەواوی ئەترازاتی خەڵک لەوە کە ێژێ مەسەڵەن دەستمزدی من ئەبێ زیادکەن ئەو پوڵەی من کە بەلایەن ئەشێ بیدەنەوە حقوقی مەعەڵوەقم کە 6 مانگە ساڵێکە 2 ساڵە پیانەشێ بیدنەوە تا ئەو کەسە کە ڕاستەوە خۆڵێ مەرگ بۆ جمهوری ئیسلامی هەمووی ئەگەر کۆکەیتۆ یەک شتە مەرگ و نەمان بۆ جمهوری ئیسلامیە ئەوەیە کە ئەبێ ڕژیم جمهوری ئیسلامی لاچێ لە سەحنەی سیاسەتە لە ئێران لا بچێ و خەڵک ئەم جارە قەدەمێکە چوونەتە پێشترەوە ئەوەیەکە قبولیان نییە دوای جمهوری ئیسلامی ناوێکتر جەمعێکی تر ئەحزابێکی تر و تەبەقەیەکی تر بەناو تەبەقەی بورژوازی بێتە سەر حکم و بە شێوەیەکی تر دەستکا بە شەوسانەوە و ئیستثمار و خەڵکوشتن و خۆڵبڕین و بالاخره فقر و فەلاکەت و ئەو شتانەکە لە نظامی بورژوازیە ڕایج و معمولە نەک لەوێ لە سەرتاسە دنیا بەڵام لەوێ بە تەریقی وژی بۆیە خەڵک ئەم دوو قەدەمە چوونەتە پێشەوە یەک یانێ ئەم ڕژیمە بۆ هەموارکردن ڕێگە کە خۆیان بەدەسەڵات بگەن بەنظەم خەریک ئەوە خەریکن ئەو ڕێگە هەموارەکەن و ڕێگە سافەکەن ئامادەیەکەن تەناسب قوا گۆڕن بە نەفەی خۆیان ئەو قسە بازە کە تۆ کردو و لە سەتیتری خودی ئەم بەحسا کە تۆ باسیەوەکە بحرانێکی لە عالم بحرانە علاجی نییە بۆ جمهوری ئیسلامی دوی خورداد کە تۆ ئیشارە و پێکرد گەورەترین نەقشی بووە لە 44 ساڵی ئەخیرا بۆ بەقای جمهوری ئیسلامی شەڕی بۆ بەقا کردووە ئەو جەناحای هەر مخالفی خۆی مۆژگاری کردو وان مەکەن با زۆرتر توور عمرمان زۆرتر بێت ڕێزەیەکیان بینیەوە بۆ بیاخرەتێنین لەسەر سیاسەتی هەڵخەڵەتان و تەفرەچوون و حقوق نەدان گەورەترین بربەرەکانی جدیان کردە لە تەقابل لەگەڵ تەبەقەی کارگەر تۆ سەری تەبەقەی کارگەر کە لە ئێرانی ئەمڕۆ بە 1001 شێوە تەبەقەی کارگەر لە ئێرانە مەوردی حەملەس تۆ بە کاریگەر لەکوێی دنیا توانی بڵێ ئاوەرەقە ئیمزاکە بڕۆ ئیمزای ناکەی بێکاری ئیمزایەکەی معلوم نییە چی ئیمزا کردووە ئەوان خۆیان چی ئەنووسن لە مۆرەقا چیت پێدەن چیت پێ نادەن ئەمە شتێکی سادە نییە لەخەیان کرێکە مەسەڵ لە ئەوروپا داوایەوە کە ئام حقوقی من کە ئەو نەسە ئەو $1000 لە مانگە بێ ئەو نێ پێ زیاکە 20% پێ زیاکە 50 پێ زیاکە فڵانی کە ئەم کۆسپ و تەگەرە لەبار سیاسی و خسووتت بەڕێ ئەبێ لای بێت ئەم حەمڵە بە ژنیەکە ئەبێ پێ لای بێت بەڵام لێرە وان نییە لێرە بە بەسم ئەوەیەتر کە لە جمهوری ئیسلامیە ئەو کارانە کە کراوە ئەو هێرشانە کە هێناوێنێ بۆ سەر تەبەقەی کارگەر هێناوێنێ بۆ سەر كل جامعة وبتابك جامعي كاركوني بجنو وببيا وبجنجيو لهيش تاريخي كوجودي نية
ئەوانەیە کە تاریخیان خوێندەوە هەموو ئاگاداری ئەمۆزە دەن نەتیجە ئەعمال و کرداژی جمهوری ئیسلامی لەلایەکۆ هوشیاری و بیداری خەڵک لەلایەکی ترۆ حکایەت لەوەیە کە جمهوری ئیسلامی بە هیچ شێوەیە بە هیچ کەسبێک ناتوانێت بە ژیانی خەڵک بچەسبێت. جمهوری ئیسلامی خەڵک نییە فقط شەڕە بۆ دابردنی. زۆر سپاس عەبدوڵڵا دەرابی. یەک دوو دەقەمان وەختماوە حەزەکەم پرسیارێک تریش بکەم. لەوە هیچ شکێک نییە کە بەخشێ وەسیعی کۆمەلگای ئێران 60-70% جمهوری ئیسلامیان ناوێ حتا ریزەکانی خۆی تا ئەو جێگا ناڕەزایەتی لە جمهوری ئیسلامی و فراوان و زۆرە کە سەرانی کە لە گوندەی خودی جمهوری ئیسلامی خەریکن بەم سیستمەوە بەم وەزیەتەی کە جمهوری ئیسلامی بەو کۆمەلگای هێناوە بەسەر و کۆمەلگای هێناوە ئێتراز دەکەن. و ئایا پرسیارەکەی منەمەدا ئەم دەرەجە لە ئێتراز و ناڕەزایەتی لە سەتحی شوعارە ئایا کافیە بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی لە قودرەت کێشێتە خوارەوە کە لە ناو خۆیانە دووچاری تەشەدد و سەرلێشێواوی تا ئەو حەدە وەزیان خراپە کە خۆیان پیان وانە ئەمڕۆ بگەێنن بە بەیانی و لە تەریخی خەڵکۆ سەرنەگون نەبن بۆ ئەوەی ئەم اتفاقە بکەوێ ئەم 3/4 کۆمەلگای ئێران 60-70% و کۆمەلگا بۆ ئەوەی بتوانن ئەم خاستە بە تەحقق بگەێنن بە سەرنجام بگەێنن دەبێت چی بکەن؟ ئایا فقط ناڕەزایەتی و ئێتراز و ئەوەی کە جمهوری ئیسلامیمان ناوێ کافیە؟ قسەکەمەوەیە کە بە پانایبەرینی وەکو خۆی شارە پێکرد ئێران ئەعتراز و ناڕەزایەتیە لە موجودیەتی جمهوری لە هەموو زەمینەکانە، بەڵام ئەعترازی بێ تەحەزوب بێ تەشەکل بێ کۆکردنەوە بۆ بێ ئەوەی کە لە زەرفێکا کۆی کەیت و خەتی بێتی و جەهەتی بێ کە ئەمڕۆ چی بکە و سۆدی چی بکە و دوو ڕۆستر چی بکە و ئەگەر گیرای چی بکە و ئەگەر من گەرەکمەوە بڵێم کە بدون ئەمە نا جمهوری ئیسلامی ڕژیمی پاشایەتی نییە. خودی ڕژیمی پاشایەتی بۆ ئاگاداریتان تا تەبەقەی کارگەرێک کە لەو کاتا تا ڕادەیە متەحەزب بوو لە ناوخۆی چون کارگەر هەمیشە بەخاترەوە کە کۆترە و جەمترە و لە فابریکەکانە و لە شوێنە سنعەتەکانە بێلەخەرە متشەکڵە و ئەتوانێت خۆی هینکە بنوێنێت وەرێ ما باقی ئەقشانوە نییە. قسەکەمەوەیە کە جمهوری ئیسلامی بە تەواوی نفرەتێکەوە کە خەڵک ئێمە لە جمهوری ئیسلامی هەسمان و بە تەواوی ناسازگاریەکی کۆمەڵایەتی و ئیجتماعی و سیاسی کە دژ بە جمهوری ئیسلامی هەسمان ئەگەر کۆ نەبینەوە تەشەکولی خۆمان پێک نەدێنین پێک نەێنین تەحەزوب ئەعلام نەکەیت منزلمۆ نییە کە ئەوان ئێستا بێن عینی ئەم ئەحزابانە لە دەرەوەی وڵات بێن تەحەزوبەکانی ئەعلام بکەن و ڕەهبەران هەبوون قەتڵامیان کەن. مەسەڵەن مەجمع عمومی یەکێک لەو زەرف و تەشەکلانەیە کە تەبەقەی کارگەرەسی دوو شت لێرە زۆر مهمە ئەتوانێت دۆرمە کۆ بنەوە لە گەڕەکە خەڵک ئەتوانێت کۆ بێتەوە لە زەرفی مەجمع عمومیە کۆ بێتەوە تکبی و ڕاوێژی خۆی کات و بلەخەرە بێژە ئەم گەڕەکەی منم شارەی منم ئەم چەند شارە و ئەم دەهاتانەی من بلەخەرە ئاوا بێ تابعی ئەو قوانین و ئنزباتە بن کە ڕەهبەری کنەندەی جنبشی سەرنگونی دیارەکە رامنێ کوردم جنبشە کێ دوو تەبەقە من گەرەکمە خطاب بەوانەیە کە گوێیان لە قسەکەمە دوو تەبەقە لە دنیا گەردانەندەی سیاسەتە سیاست بە معنای واقعی کەلیمە یەکە تەبەقەی کارگەرەکە خالقی هەموو شتێکە دیارە برژوازی خەلقی کردووە بەڵام خۆی ئەگەر تەبەقەی کارگەر دوو دەست دەکات کەژە هەموو شتێ لار و لۆرە بێت ئەم سیاسەتە کە سیاسەتی تەبەقەی کارگەرە ئەمە ئەبێ پەیرەوی لێ بکرێت لەلایەن ژنان لەلایەن معلمین لەلایەن جوانان لەلایەن هەموو شتێکەوە لەژێر کۆبوونەوەی ئاڵای تەبەقەی کرێکار هەم وەکو بەڕێوەبەری ئەم خودی بزوتنەوەی سەرنگونی هەم بۆ داهاتووی بعدە سەرنگونی جمهوری ئیسلامی کە بتوانێت خۆشی و بەشارەت معناکەوە پیادەیکات تاق ڕێگەیە هیچ ڕێگەیەت نییە غێرم دوو ڕێگە یا ئەبێ بڕێ لەگەر برژوازیە کەماکان هەر ئیدامەی بێ یا بێتە ژێر شەتری تەبەقەی کارگەر تەبەقەی کارگەر احتیاجی بە ئازادیە خۆی احتیاجی بە بەرابەریە احتیاجی بە خۆشبەختیە ئەگەر کارگەر ئازاد نەبێ بەرابەر نەبێ خۆشبەخت نەبێت خۆی دەوامی نابێت دەر نەتیجە کۆبوونەوە لەژێر چەتری تەبەقەی کارگەرە هەم بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی هەم بۆ ئیدارەی ئوموری مەملەکەت بۆ وەسیلەی خودی خەڵک لە شوراکانیانە ناچارە و دەبێت ناچار بەو معنایە ئەمەیە ڕێگەی ئەسلی
ئەگەر لەم پەراکەندە گێلەجاتەوە بێ بێم ڕێگەیشە بزانیت کۆبیتۆ بۆ شورا هەڵدانەوەیە کە خەڵک بێ ئەوەی حیزبەکەی ئەلامکات و ئامێن لە مەجموعومی ڕۆژانە هەفتەگی مانگانەی خۆیان لە محلی کار و لە محلی ژینیا ئبرازە وجود کا و کۆ بێتۆ لە شارەکان و محلات و هەموو شتە تەمین بکە ئەمە یەک واقعەتە بدون ئەمە ناکرێنەوە وەڵڵا زۆر سپاس بۆ تەوزیەکانت و بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا عەبدوڵڵا دارەبی باسێکی مهمە منیش پرسیارم زۆرە متاسفانە محدودیەتی کات ئیجازەمان پێ نادا زۆر سپاس بۆ تەوزیەکانت بەڕاسپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویست بینەرانی عزیز و خۆشەویست ساتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ